لەبارەی دۆخی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووک بە تایبەت دۆخی پێکاتەکان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕەجەب کاکەی سەرۆکی ڕێکخراوی میسرا لە کەرکووکەوە لەگەڵماندا. بەڕێز ڕەجەب کاکەی ئەم کاتتان باش. هەنگەلێک بخێراتنە کوردستان 24 16 ئۆکتۆبەری هەفتەم بوو دگەل دەست بە سەرداگرتنە ئارتێشە عێراقێ لێسەر سەربازگەها ئەنفاڵان لێ کەرکووکێ. بڕاستیژی یعنی بە تایبەت ئێوە وەکو پێک هاتە کوردانی کەرکووک بە گشتی ئەمە چۆن دەبینن؟ وەڵا سەرتا شەویتان باش و شەوی بینەرانتانیش باش سوپاسانەکەم بۆم بەرنامەیەم سەبارەت بە مەسەلەی ئەو سەربازگەی کە لە تۆپزاوەیە و ئەو بیناکۆنەی کەوا شوێنی کۆکردنەوەی خەڵکی ئەمفالکرااو بووە ئەوە لە هەر وڵاتێکی تر بێ کە ڕژێمێکی داپلۆسێنەر نامێنێ و ڕژێمێکی بەحساب دیموکراسی دێتە شوێنی ئەو شوێنانە ئەکرێنە مۆزەخانە نە ئێڵن خەڵک دەستی بۆ ببا نەیش حکومت خۆی بیکاتەوە سەربازگەوە ئەبێ بکرێتە مۆزەخانە. ئەمە لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە و لە دنیای ئەمڕۆیە وا بووە تەنیا بەس تەنانەت لە خەڵکی جیهانی سێیەم نەبێ. بۆیە ئەوەی ئەیبینێ یەکەمین شت تەعدایە لە وڵاتەکە وەکو خۆی لە مێژووی ناشرینی ئەو دەسەڵاتی ڕژێمی بەعس ئەگەر بێت و هەر هێزێکم ڕۆبێتەوە بێوێ دووبارە بیکاتەوە سەربازگە واتە پێمان ئەڵێ بۆ ئاویندە دووبارە ئەم سەربازگەیە من خەڵکی لێ ئەچەوسێنمەوە. بۆیە باشتر وایە کە سوکاری ئەمفال کراوان و ئەو لایەنانەی کەوا کار ئەکەن لەسەر دوکۆمنتکردنی مەسلەی ئەنفال و وزارەتی شەهیدانی هەرێمیش هەنیە خەڵکە بدەن بەڕاستی داوا بکرێ ئەو شوێنە بکرێتە مۆزەخانە چیتر ماڵیش لە دەوروبەری نەمێنێ لەگەلەوە نین ینی بەهۆی ماڵەکانەوە داوای ئەوە بکرێ بڵێن کاکە مادام نەکراوەت ئەوە نەخێرە بێ لایەنە کوردیەکان بە سەرجەمیانەوە چکە مەسلەی ئەنفال مەسلەیەکی حزبی نییە مەسلەیەکی نەتەوەییە و کە سوکاری ئەنفال کراوەکانی سەرجەم لایەنە حزبیەکانی تایە شوێعی تیا بووە و پارتی تیا بوو یەکێتی تیا بووە سەردەمار ئەم حزبانە هەبوونە و بەتایبەت ئەم حزبانەکەەوە ئەو سەردەمەیە لە گۆڕەپانی سیاسی عێراق بوونە گرنگە داوای ئەوە بکەن و داکۆکی لێ بکەن سەرباری ئەوانەیشە ئەمجا دێنە لای لیستە کوردیەکانەوە لە بەغدا لەبەرێ کە ڕاستە من پەرلەمانتارێکی کەرکووکیش دەبم لەبەر مەسلەی نەتەوەیە علاقەی بە شکۆی نەتەوەیی خۆمانەوە هەیە بۆیە ناکرێ ئێمە لە یادگەی کۆمەڵایەتی خۆمانەوە بسڕینەوە ناکرێ ئەمڕۆ ئێمە دیفاع لەوە بکەین بڵێن وڵا با نەکرێتە سەربازگە باش نەکرێتە سەربازگە ئەبێ ئەمە خۆمان دەستی بۆ ببین بیکەینە مۆزەخانە وەکو ئەوەی کە باسی هۆڵۆکۆستە کریان باسی من بەر لە ماوەیەک لە ئەرمینیا بووم چوم سەردانی ئەوەی ئەرمینیام کردووە و مۆزەخانانە بەڕاستی ئەمووی خەڵک کردوێتی و سەرمایهدارەکانیان ئیدارەیانداوە دەوڵەتیش نەیکردووە ئێمە چیتر پێویست ناکە ئێمە هەموو شتێک بڵێن لایەنی کوردی حزبە کوردیەکان و حکوومەتی هەرێم خەڵکی سەرمایهدارمان هەیە باو خەڵکانیشە بێنە بینەوە و قۆڵی لیاڵ ماڵن و ئەم ئیدارەی ئەم مەسەلانە بدەن. بەڵێ بەڕێز ڕەجەب کاکەی ئەو کۆزانین لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دۆخی کەرکووک باڕاستەیەکی گۆڕاوە کە ئێستا بینین چی بەسەر کورد دێت وە لە نێو کووردا پێکاتی ئاینیەکانی ئەو شارە و بە تایبەت زۆر جا بیستومانە لە دەوروبەری کەرکووک بۆ پێی بەشێکی زۆری کاکەیەکان لە هەرێمی کوردستانە کەونە دەشتی مووسڵ و ڕواها کەرکووک و خانەقینەوە دۆخی پێکاتەکان بەگشتی لە دوای 16 ئۆکتۆبەر چۆنە ئەوەی دەرحەقیان ئەکرێت لە پێکاتی وەکو ئاینی مامەڵیان لەگەڵەکرێت و دژایەتیە کرێن و پەلامارە درێن و لیانە کوژرێت یانەوە تا وەکو پێکاتەیەکی نەتەوەی کورد لیانە درێت. ئێمە ئەوەمان لە بیر نەچێت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لەو سنوورانە شکر بۆخوا دەشتی نینەوە لەلایەن هێزەکانی پێشمەرگی کوردستانەوەمانە تۆ هێزێکی زێڕەوانی ئەو سنووری گوندەکانی ماپارێزێ لەوە ڕووداوێکی نەخوازراو نەبوو ئەوەی هەبووە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک ئێمە کەوتینە بەر پەلاماری داعش دوای ئەوەی کە
سەرۆک وەزیرانی عێراق و کاتە دەرچوو ئەوەی ڕاگەیاند کە سەرکەوتون بەسەر داعشە هەمان ڕۆژ داعش بۆ شەوەکەی پەلاماریان بردە سەرگوندی سێدا باس و کەسێکیان شەهید کرد و دوو کەسی تریش بریندار بوون و بۆ هۆکارەوە کە 4-5 گوند لەوانە لەو شوێنانە لە ناوچەکانی ئەمە لە خواروی کەرکووکەوە چۆڵ بکرێت و بێنێ جگە لە خانەقینیش کاکەیەکان بەڕاستی لەوێ لەو سنوورە تووشی ئەوە هاتن کە بە بیانووی داعشەوە سنوورەکان جیانجێ بلن نازانین کەسانێک لەوێ ڕژە کردێتە سەر ئاوایی کاکەیەکان بەڕاستی گومان ئەکرێت کە داعش بن ینی بۆ خۆم بەرپرسیاریشم لە قسەکانم گومانم هەیە کە ئەوانە داعش بن گومانمان هەیە کە داعش بن دووبارەیەکەمەوە بەڵام لە داقوق داعش هێرشی کردووە چەند جارێک و بۆ هۆکاری ئەوەی کە لە کۆی 15 گوند ئەگە سەردەمی داعش دوانیان چۆڵ بوو داعش داگیری کردبوو سیانزەیان مایەوە دواتر لەو سیانزەیەش چواری ماوەتەوە ئێستاکە بە تەواوەتی بتوانین کە بڵێن گوندن و خەڵک تێی داماوەتەوە بەڵام چەند گوندێکی ترمان هەیە ئەوانەی خەڵک بە ڕۆژە گەڕێتەوە ناوی و باشە لەوێ نامێنن تا ئەو شوێنانەی ئێمە لە خواری داقوقەوە تا ماوەیەکی باشیش هیچ هێزێک نەبوو لێ خەڵک بپارێزە و خەڵک ناچارەوەی جێهێشت تا ئەو ڕۆژەی کە 25/6/2018 هێزێکی پۆلیسی اتحادی هاتە ئەوێ لەوێ جێگیر کراوە بەحسا بۆی کە خەڵک بپارێزێ بەداخەوە ئەوانیش ئەو ڕێکارانەی کە گرتویانە تەبەر بووەتەوە کاری دووبارە چۆڵبوونی گوندەکان کە خەڵک نتوانێت بگەڕێتەوە بۆ لەبەر کە خەڵک بگەڕێتەوە بۆ ئەوێ قەدەغکردنی هاتوچۆی شەوان و کە خەڵک ناتوانێت بچێتە سەر کشت و کاڵی خۆی ناتوانێت پێین بباتەوەیش عیلاقی بە تعلیماتی عێراقیەوە نەک ئەو هێزە بە دیاریکراوی کە لەوێدایە هێزەکان چەند جارێک گۆڕانکاریان پێکراوە بەڵام بەداخەوە ئەو هۆکارە ئەو ڕێنمای و ڕێکارانی کە هێز ئەمنیەکانی عێراق گوتیان تەبر بۆتە هۆکاریەوە کە خەڵکە نەگەڕێتەوە باسی ناو شار ناکەم باسی ئەو شوێنانە ئەەکەم باشە هێژە ڕەجە بگشتی ڕەوشە کوردان لە کەرکووکی گەلێک خراپە یعنی ژڕووی سەربازی ئیداری و بڕیارێک دەستی کوردان نەمایە سەرباری وەیەکێک و پرانیا کەرکووکێک کوردن بە دەوروبەران بە لێ هەموو ئاماژە بۆیەکێ چن کو دێ ڕەوشە کووردا بڤان هەلبژارتنێن داهاتی لە کەرکووکی خراپتر بیت ژیان و کەهەی و 6 ساڵە ji تعریبê bigire ji derbederkirinê cara em bêjin dest bi serdagirtina mal û milkên wan wekî cenabê hewet bêjîtin bi navê Daişê hêrişên li ser wan kuştin û ravandir û berzekirinê hîn çi pêşbînî dikin ji siba roja Kerkûkê bi vî destûdarî لە واقعا کوردستاکە هێڕشێکی دەرونی خراپ لەسەری هەیە هێڕشێک لەسەر دەرونی تاکی کورد یەک لە دوایش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر خەڵکی کورد دڵی شکاوە بەعام لە گشتی لە سەرجەم حزبەکان ڕەنگە پارتی لێرە نییە یەکێتی لێرە و لەگەڵ باقی حزبەکانە خۆ ئەگەر پارتیش لێرە بێ و یەکێتی لێرە نەبێ هەمان مامەڵا ئەکرێتەوە لەبەرێکرد لەبەرەوەی کە ئەگەر کورد پێکەوە لێرە نەبن ئەو کەشە دروست نابێت بۆ دوژبنی کورد وا بکات کاریگەریە بێ لەسەر دەرونی تاکی کورد کە بەشداری هەڵبژاردن نەکات جۆرێک لە بێمتمانەوی بێ ئومێدی پێ بووە لە نێوان تاکی کورد و وەلایەنە سیاسی کوردەکان ئەمە هۆکارەکەشی ئەوە ناتەبایەکەوە ئەیبینین ئێمە بە درێژای ئەم 6 ساڵە کە تاکی کورد خوازیاری ئەوە بۆ کورد بە یەک ڕیز بێ بەتایبەت لە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بێگومان کەرکووکیش گرنگی خۆی هەیە ئەمە وای کردووە دژمنانی کورد زیاتر درک بەو بابەتە بکەن و بدەن لە دەرونی تاکی کورد و بێڵن متمانی بۆ نەبێت بچێتەوە سەر سۆنقی انتخابات بە بیانووی چیەوە بیانووی کۆ ئەگەر بێت هەڵبژاردننیش کرا باسی دابشکردنی دەسەڵات و کورسیەکان نەکرێت لە دوای هەڵبژاردن کە بکرێتەوە بچێتەوە سەر ئەو ڕێژەیەی وەڵا ئێمە بەو شێوە 32/32/32ەکە دابش بکرێت واتە قیمەتێک نابێنێتەوە بە دەنگدان واتە گە تۆ کورسیەکتە بێت و 14 کورسی تیشە بێ لە کۆی 15کە هیچ یەک نەگۆڕێتتر انتخابات قیمەتی نامێنێ لای تاکی کورد بۆچی ئەماڵێن خەڵک بچێتە سەر سنوقی دەنگدان و دەنگ بدا بۆی کە ڕێژەکەی بەرسر بێتەوە بۆچی ڕێژەکەی بەرز بۆی کە زیاترین لە جوگەکانی دەسەڵات بکەوێتە دەستی واتە ئەو تەقدیراتە تێک بچێت کە باس ئەوە کرێوەڵا
مەناسبە سیادیەکان لە کەرکووکە بە پێی استحقاقاتی نەتەوەیی دابەش بکرێت ئەی کەمینەکان لەم شارە ڕۆڵیان چیە ئێمە بینیمانە ئەم جاریان لە هزار کەس تەعیناتی هزار کەسێکیش مەسلەی فەیلیە کوردی فەیلی و کوردی کاکەی و زەردەشتی لەم شارە مافیان پارێزراو نییە بێبەش ئەکرێن لە مەسلەی دامەزراندنە لە پشتی ئیداریە بێبەش ئەکرێن و ئەمانە هەمووی هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کورد وەکو نەتەوە لەم شارە دەسەڵاتی لە دەستداوە کە دەسەڵاتی لە دەستداوە دیوی بەرامبەری دێ فشارە خاتە سەر خەڵکە کوردەکە نەک لایەنە سیاسی کوردیەکان چکە لایەنە سیاسی کوردیەکانەوە تا لە بەغدا شەریکن لەگەلیانە و پرۆتۆکۆڵ و ڕێککەوتن و ئەو شتانیانە هەیە واتە ئەوەی کە لەم شارە ئەگوزارێت تەنیا دروشم و دروشم خوازیە لێراکە تەنیا قسەیە بەڵام کێ زەرمەندەتیای تاکی کورد لێرە زەرمەندەتیای نەک لایەنە لایەنەکان ڕەنگە بە ژماری کورسی و لە مەسلەی ڕێککەوتن شتە زەرر بکەن بەڵام تاکی کورد سەرجەم تاکی کورد لەم شارە زەرمەندە کەی سوودمەندە بن کاتی هەموو لایەنەکان سەرجەمیانەوە تەبابن و ئەو تەباییە دووبارە سەرجەمیان و داوای ئەوە بکەن خەڵکی کورد بچنە سەر سونقی دەنگدان تاکو ئەو هاوکێشە سیاسی کە باس لەوە ئەکرێ مەناسبە ئیداری و سیادیەکان بە پێی مستحقاتی نەتەوەیی بێ نەک ڕێژەی کورسی ئەگەر بێتەوە بەو شێوەیە بێ ئەوە تاکی کورد بەڕاستی ئامادە نییە بێ لایەنی کوردی لە بەغدا کار لەسەرەوە بکەن ئەو مەرجە لا بدرێ بۆی کە تاکی کورد کاتێتە سەر سنوقی دەنگدان و دەنگ ئەدا بەکاندی دەکەی خۆی زباتی بکە کە دەنگەکەی قیمەتی هەیە بۆ بەشداریەکەی نرخی هەیە بەهای هەیە بەڕاست ڕەجەب کاکەی سەرۆکی ڕێکخراوی میسرا لە کەرکووکۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆ جەنات